خاڵێک السلام علیکم. عليك السلام جاني خاڵی بەخێر بەخێری سەر چاو خوازێ نەوێت سوبم بۆێنن وەرە خزمەتەکەم علی جان سوبێ بۆ مێزە جەرگم ئەحمەد گیان بێنە باوانەکەم ئەو شیشانە بێنە جەرگم دەی قوربانێ بم. ئامۆزاگیان سەلام عەلەیکم. عليك السلام ئامۆزای لامزەردم چۆنی جەرگم باشن ماڵم ناڵە چۆن وەڵا لە خۆم ئەملای باشش کن الحەمدولله ناڵەکان چۆنن خاو خێزان وەڵای ئامۆزا بەخوا چی بێ لە تۆنیێنی نەخۆشن وەڵای تووشی ئەم پەتەیە بوون ژن نەخۆش مناڵ نەخۆش هەمووی نەخۆش یا ڕەبی خۆش فەم ئەی بۆ نەبردم بۆ شوێنێ ئەی کوری ئامۆزا هەشتی بەین تا 5 جارە لە ئیشم بەجالم نییە چی بکەم نازانم والله ئامۆزا نەبێ بە قسەکەی بەڕێزی قەسەم بەخوا ئەحمە ئەم بەیانات هەبانی گریا ئەوی ژێ کۆکەی گرتووە دەنگی دڵی دێ نەمەزانی هەر بیبم بۆ کوێ ئەو نەبێران بوو بەخۆ ئەرە کاکە با منیش دوو قسە خێری تیا بکەم. ئەی قوربانە بم فەرموو گوێم لێ بوو تۆ مناڵەکە ناساغ ئارە وڵات دەدا خۆم تۆش خێزان و مناڵ ئارە وەڵڵا کێشەی هەردووتان زۆر ئاسانە تۆ بە شەوا دوتۆرە دەست نەکەوت و ئەمیش بە ڕۆژە وەڵاو ئێستا تاوەری تەندروستی سمارت پزیشکەکانی لە کلینیکی بەیانیانە ژنان و مناڵ بوون مناڵان ئێسک و شکاوی هەناوی گورچیلە و میز و میزەڕۆ چەندین پسپۆری تری دانیشێ واتە کێشەکەی تۆ کەشەوە کێشەکەی تۆش کە ڕۆژە هەرکوێن لە تاوەری تەندروستی سمارت چارەسەرەکەی. ئێ وەڵام مردوو لەوە پاکتر ناشۆری ئەی ڕەحمە لە دایک و باوکە ئامۆزاشیەوە بیستە بوو ئەمە یەک ڕەحمە لە دایک و باوکیان گوێتان لێ بوو ئەڵێن سمارت وەرچەرخانە مشیێک لە وەرچەرخانە وەڵڵا ئافرین سمارت ئەشەوبی لە وەرچەرخانە ئینشاءالله نەخۆش نابن بەڵام ئەگەر پێویستان بوو بە ڕۆژا بێ بە شەو سمارت کراوە ڕەبی خوا جەزا باتەوە ئەشەوبی لا پێش دیارەکە و پیاوانە بوو دەستە خۆش بێ لەشە ساڵ بیانە. سمارت وەرچەرخانە